سڵاو خۆشەویستان، کاتێک کە ئەتانەوێت فێری زمان ببن تکایە کات بەو شتانەوە مەبەنە سەر کە زۆر گرنگ نین. هەوڵ بن وشە زۆر گرنگەکان بزانن سەرەتا. بۆ نمونە کە تۆ فێری زمانەبی، با بڵین زمانی ئینگلیزی، بۆی ئینگلیزیەکی باش بزانی تۆ پێویستت بە 10,000 وشە هەیە. 10,000 وشەی 1000 وشەی یەکەم ئەبێ هەمووی بە جوانی بزانی، 1000 وشەی دووەم ئەبێ هەمووی بە جوانی بزانی. نەک تۆ کاتێک ئەتێ فێری زمان ببی بڕۆی خۆت سەرقاڵکەی بە لەبەرکردن و زانینی کۆمەڵی وشەوە کە ئەگەر بەپی گرنگی بێت لەوە چێ لە 15,000 ئاوێت، واتە تۆ زۆر درەنگ ڕێتەکەوێتەوە ئەو وشە و ڕستانە. بۆیە هەوڵ بە پرۆگرامێ بەکاربێنی کە وشە و ڕستە گرنگەکان پێ بڵێ. بۆیە من هاتووم لە وانەکانمە لە کۆرسە جۆرەکانی فێربوونی زمانی ئینگلیزیە هەوڵم ماوە ئەو شتانە بەکاربێنم کە زۆر گرنگن و تۆ زۆر پێویستت پێیانە بێت. من ساڵانێک کە مامۆستا بووم هەرگیز نەڕۆشتوم بڵێم وەڵا بە پرۆگرامێ بێنم خۆم ئینگلیزیەکەم باش ببێ. ڕاستێکی ئەو ساڵە زۆرانەی کە من وانەی ئینگلیزی وتۆتەوە زۆریان هاتووم پرۆگرامێکی سادە کە زانیمە ئەمە بۆ فێرخوازەکە زۆر باشە ئەوم دووبارە کردوێتەوە. ئێستش هەرەمان کارم کردووە، چونکە هەرگیز وجدانم قبولی نەکردووە کە من هەوڵ بم وەکو چۆنەوتێ بەسەر ئەوانەوە خۆم فێری زمان بکەم. بەڵکو پرۆگرامی وایە 20 جار وتومەتەوە. بەڕاستی من بێزار بووم بۆی 20 جار بابەتێ بڵێمەوە، بەڵام هەرچی سەیرم کردووە ئەوان پێویستیان بەم بابەتە هەیە. ئەوە بۆ ئەوان گرنگترە لەوەی من پرۆگرامێکی کە بێنم. بۆیە من هاتووم پرۆگرامێکم چەندین جار دووبارە کردوێتەوە بە ئامانجی ئەوەی کە بەشدار بۆکە سوود وەرگرێ، چونکە وتومە ئەو لێرە کارەکە ئەوەیە ئەو فێر ببێ، نەک من. بۆیە من نەهاتووم پرۆگرامی جۆر بەکاربێنم، بەڵکو هاتووم پرۆگرامە زۆر گرنگەکانم بەکارهێناوە. توش هەوڵ بە لەگەڵ پرۆگرامەکانی ئێمە بەردەوام بە، دڵنیا بە وشەکانی ڕستەکانی هەموو وشە و ڕستە گرنگەکانن کە تۆ پێویستە بیان زانیت. کوردیەکەی بڵێ وانەی هەشتەم A. Accountant واتە ژمێریار. Bellop واتە بەردەستی میوانخانە، واتە ئەو کەسەی کە هاوکاری خەڵکەکە شتی بۆ هەڵەگرێ یارمەتی ئەیە لە نێو میوانخانەیەکدا. کاشیر واتە کاشێر، ئەو کەسەی کە تۆ پارەی تەسلیمەکەی لە کاتی کڕین لە مارکێتێک لە شوێنێک. داکتەر پزیشک. ئەلێکتریشن کارەبایی. front desk agent واتە یا front desk clerk کارمەندی مێزی پێشەوە، یعنی پرزگا، ئەو کەسەی کە لە پرزگەیە. nurse واتە پەرستار، سستەر، پەرستار. office manager بەڕێوەبەری ئۆفیس. painter بۆیاخچی یان نیگارکێش. plumber واتە بۆریچی، ئەو کەسی کاری بۆری ئەکات. police officer ئەفسەری پۆلیس. receptionist تقریباً هەر وەکو پرزگەوایە. salesperson فرۆشیار، ئەو کەسی کە بەرپرسە لە فرۆش. security guard واتە ئەو کەسەی کە کاری چاودێری و پارێزگاریە، واتە حیمایە. taxi driver واتە شۆفێری تەکسی. vendor واتە دەستفرۆش، واتە ئەو کەسانی کە زۆر جار بۆ نمونە لەسەر جادەکان شتە فرۆشن. where do you work
لەکوێ کار دەکەیت؟ In a hospital. لە نەخۆشخانە. What do you do? ئیشت چییە؟ واتە چی ئەکەیت؟ ئیشەکەت چییە؟ I'm a doctor. من پزیشکم. How do you like it? چۆنە بەلاتەوە؟ خۆشە بەلاتەوە؟ I really like it. بەڕاستی خۆشە بەلامەوە. خۆشمەوێت. حەزم پێیەتی. Where does he work? ئەو کوڕە لەکوێ کار دەکات؟ Where does he work? لەکوێ کار دەکات؟ In a hotel. In a hotel. Hotel. What does he do? چی دەکات؟ He's a manager. He's a manager. واتە ئەو لەوێ چییە؟ بەڕێوەبەرە. He's a manager. How does he like it? چۆنە بەلایەوە؟ چۆنە بەلایەوە؟ It's okay. باشە. It's okay. Where do they work? Where do they work? ئەوان لەکوێ کار دەکەن؟ In a store. لەکوێ؟ لە store. واتە لە دوکان. لە دوکان. store هەروەها بە مانای مەخزەنی ژێت. What do they do? ئەوان ئیشیان چییە؟ چی ئەکەن؟ They're cashiers. They're cashiers. ئەوان کاشێرن. How do they like it? ئەی چۆنە بەلایەنەوە؟ They hate it. ڕقیان لێتی. They hate it. ڕقیان لێتی. Class activity. Class activity واتە چالاکی ناوپۆل. Wear a uniform. Wear واتە لەبەرکردن. A uniform واتە زێن موحەد واتە هەمووی یەک جۆر جل لەبەر بکات. یان جلی فەرمی بە مانای جلی فەرمیش دێت. Stands all day واتە بوەستێ بە درێژای ڕۆژ. Sits all day. دانیشێ بە درێژایی ڕۆژ. Handles money یعنی سەرۆکاری لەگەڵ پارە بێت. Talks to people قسە بکە بۆ خەڵک. Works at night کار بکات لە ماوەی شەودا. Works hard بە سەختی تێبکۆشێ. بە سەختی کار بکات. Makes a lot of money. Makes a lot of money. A lot of money. واتە پارەیەکی زۆری دەست ئەکەوێت. Makes بە مانای دروستکردن نایە بەڵکو بە مانای دەستکەوتنیان. پارەیەکی زۆری دەسەکەوێت. Uniform واتە پۆشاکی فەرمی. Who wears the uniform? کێ پۆشاکی فەرمی لەبەرەکات؟ A police officer wears the uniform. ئەفسەری پۆلیس پۆشاکی فەرمی لەبەرەکات. He works in a hotel. واتە ئەو لە ئۆتێل کار دەکات. Where does your brother work? Where does your brother work? واتە براکەت لەکوێ کار دەکات. Really? بەڕاستە؟ My brother works in a hotel too.
My brother works in a hotel too. واتە براکەی منیش لە هۆتێل کار دەکات هەروەها. واتە براکەی منیش لە هۆتێل کار